بۆ بەدواچوون لە ئاشەکان کە ئێمە خۆمان سەرپشتیاریانەکەین بە دڵنیاییەوە دڵنیایی خەڵکەکەینەوە کە گەنممان هێناوە بۆ شارەکەمان و ڕۆژانەش بەردەوام گەنم لە دەرەوەی هەرێمیەت بۆمان لە کووت و لە ئەو شوێنەکانی تر کە گەنمی تایە ئێمە لەسەر پەتاقەی تەموینین ینی پەیوەندیمان بە تایبەت بوونی گەنم لە شارەکە لەگەڵ بەغدادا ئەبێ بۆمان دابینیکەن بە پێ نەفەقاتی حاکیمە ڕۆژانە ئەبێ گەنممان بۆ بێت ئەتوانین بە مانگانە بڵین 20,000 تن گەنم پێویستمان پێێتی ئیتر ئەوە تەوزیع ئەکرێ بەسەر هەر هاوڵاتیەک 9 کیلو ئار دەبێ وەربگرێ ئیتر بە پێی توانای ئاشەکان من ئەتوانم ڕۆژی 3150 تن گەنم بهارم بەڵام ئەو گەنمە ئەگەر یعنی بە پێی پێویست ئێمە ئەیان دەینێ ڕۆژانە بە پێی ئەو پێویستەکە گەنم ببێ 20 سیارە 21 سیارە ئەدێن بە ئاشەکان دابەشێکن بەسەریان ئەوانش بە پێی وزەی خۆیان ئەهاڕن و دابەشێکن لە خەمی ئەوە داین کە دوو گرفتی زۆر گەورەیە گرفتی یەکەمیانەوەیە کە تا ئێستا بە شەعاردی مانگانەی خێزانەکانی سنووری پارێزگای سلێمانی بەگشتی کە بەداخەوە تا ئێستا لە عێراق کاڵین پارێزگای سلێمانی واتە پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین تا ئێستا و بە شەعاردەی کە مانگانە دێ بۆ پارێزگای سلێمانی وەکو پێویست نەگەیشتووە و مانگانە پارێزگای سلێمانی بە ئیدارەکان و پارێزگای هەڵەبجەوە پێویستی بە 3000 تن گەنم هەیە بەداخەوە تا ئێستا نزیکەی 5000 تن گەنم گەیشتووە کە دەچێتە سالۆی چەمچەماڵ و دواتر لێەوە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی دروستکراوی دانەوێڵی سلێمانی و دابەشەکرێ بەسەر ئاشەکانی پارێزگای سلێمانی کە ژمارەیان 10 ئاشا و بە پێی ئەو میکانیزم و خشتەی کە وەزارەتی بازرگانی عێراق دایناوە دابەشەکرێ و بەڵام بەداخەوە تا ئێستا لە عێراق زۆربەی پارێزگاکانی عێراق واتە حسەیەک بەشی یەکی تەواو بووە کاڵین بەشی یەک واتە مەبەستمانە بڵێن کە مانجی یەک بەڵام ئەوان لەوێ مانجی دوو دەستیان پێکردو ئێمە تا ئێستا هێشتا مانجی یەک زۆری ماوە هیوادارین وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانتارەکانی عێراق ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارێزگای سلێمانین بە دوواداچوونێکی جدی بکەن بۆی کە پەلە بکرێت لە ناردنی گەنمی پێویست بۆ پارێزگای سلێمانی